سەرەتای بیرۆکەکەمان لەوە هات بەو پێی من خۆم اختصاصم زراعەیە لە بوارای ئیشەکەم و کەم و کورتێکی زۆر هەیە لە کەرتی کشت و کاڵە بەرهەمەکان ساخ نابێتەوە. بیرم لەوە کردەوە کە ڕێگەی بگرمە بەر بۆ ئەوەی کە ئەو بەرهەمانەی کە زۆرن بە جۆرێکی دیکە بین خۆشیان بکەین وەکو پیشەسازی خۆراک و پاکێجینیان بۆ بکەین بەم جۆرە بیان خێنە بازاڕەوە هەوڵ بین بازاڕیان بۆ بدۆنینەوە. سەرەتای بیرۆکەمە گەڕێتەوە بۆ ئەو کاتێک کە لە بازاری کوردستان مۆمی شێوە جیاواز کەم بوو، زیاتر مۆمەکانمان شێوەی کلاسیکیان هەبوو، مۆمەکان لە چەند شێپێکی جیاواز دەرنەئەچوو. لە ساڵی 2020 من حەزم لە مۆمی مۆدێرن ئەکرد. ئەنجا چەند هەوڵم ئەیە لێرە دەستم نەئەکە و ئەبوایە بە شێوەی ئۆنلاین بۆم بەهاتە. ئەو کاتەش کێشەی ئەوەی هەبوو ئەشکایان مۆمەکان تێک ئەچوو لەو ماوە درێژی تا ئەگەشتە دەستی من. ئێمە کارگێکی پەرداخی سەفەریمان داناوە. کارگەی پەرداخەکە ئێمە کاغەزە، لە کاغەز دروستیەکەین. بیرۆکەی شوێ من لە دەرەوە بوو کە بینیم ساڵانە لە ڕێگەی دەرەوە لە وڵاتانی دەرەوە تورکیا و ئێران و ئەم وڵاتانە ڕێژەی زۆر لەم پەرداخە هاتە ناوانێ و پارێکی زۆر دەچوە دەرەوانێ. بیرم لەوە کردوانێک کە کارگەکە بێنمە ناوخوانێ و لە ناوخۆیان ئیشەکە بکەین. من سێری سلێمانیم کرد ئەم جۆرە ئیشی من نییە. کارگەیەک نییە کە بەرهەمە خۆشکراوەکان پاکێجین بۆ بکات و لە مارکێتەکانە بڵاوی بکاتەوە و بە شێوەی پاکێجکراو پێشێژی کڕیارانی بکە و ئیشەکەی ئێمەش بریتەلەوەی کە بەرهەمەکانە هێنین خۆشیانەکەین و دواتر هەر خۆمان پاکێجینیان بۆکەین بە ناو لۆگۆی خۆمانەوەکو براندێک ئەخێنە بازاڕەکانە. لە ئێستا مۆمەکانی من وەکو دیزاین بەکارهێنن وەکو ئەکسسوارات لە ماڵەوە بەکارێنن چونکە هەمویان بە شێوە دیزاینێکی تایبەت دروستکراون. زیاتر بۆ بۆنەکان بەکارهێنن وەکو هەدیە پێشکەش بە خۆشەویستەکانەکرێ. هەر مۆمێکم گزارش لە بۆنێکی تایبەت ئەکا بەپێی جیاوازی مۆمەکان بەپێی وەرزەکان شێپەکانیان ئەگۆڕێ لای من. کارگەیەمە لە سنووری پارێزگای سلێمانیا بە هیچ شێوەبوونی نەبووە تا ئەو کاتەی ئێمە هێناوانە تەنها لە پارێزگاکانی خوار و عێراقا هەیە و ئەم قیاسی ئەمەش دەریەگەنم سایزەی ئەمە دەریەگەین سایزێکی تایبەتە کە هەم نە گەورەیە نە بچکۆڵای. ئێمە جۆرە جیاوازەکانی ترشیا دروستەکەین و ئێستا سیری خۆشکراویشمان زیاد کردووە بە تامە جیاوازەکان هەمانە بە نزیکەی 6 تامی جیاواز سیری خۆشکرامان هەیە و بە بڕی ماڵین زۆر و کەم ئێمە ئیشی لەسەرەکەین سەتڵی بچووک و گەورەمان هەیە. ئەم کارگەیەمە دۆستی ژینگەیە دۆستی سروشتە لەبەرەوەی ڕێگریەکە لەوەی حاڵاتی پلاستیک بەکاربێنێ زیاتر ڕووکاتە ماوەندە کاغەزیە کە کاغەزێکی پاکە ماوەندە ئەوەلێکەشی هەر پاکە لەبەروی لە دارە دروستەکرێت داری بازرگانیە پێڵەن داری پاڵۆنیا کە لە دەرەوە ماوەدەکە دروستەکرێت. ئێمەش ماوەدە خامەکە هاورداکەین لەبەرەوەی خەڵک دوورکێتەوە لە ماوادی پلاستیکی و بێت بە دۆستی ژینگە. دەگەمەش دۆستی ژینگەیە. خۆشبەختانە لە کۆی 3000 پرۆژەکەی ئێمە یەکێک بوو لەوانەیە هەڵبژێراون و دواتر بەشداری کۆرسمان کرد ماوەی نزیکەی مانگێک ئێمە کۆرسی چڕوپڕمان وەرگرت لەلایەن دەستگای بمەوە و هەروەها لە کۆتایی کۆرسەکە ئێمە بڕێک فەندمان وەرگرت بۆ ئەوەی توانی پرۆژەکەی دەست پێ بکەین و بکەینە سەر ڕێخۆمە. ئێمە سەرەتام بیرۆکەی لای من تەنها بیرۆکەیە بەڵام دوایە کە فاوندیشن فۆرمێکی بڵاو کردوانێ ئەو کەسانەی کە پرۆژەیەکیان هەیە هاوکاریانەکە یارمەتیانە لەوەی پرۆژەکەیان بەرەو پێشەوە بەرن. منیش فۆرمەکەم تەقدیم کرد و دواتر پەیوەندیان پێوە کردم لە دوایەوە چوومە مقابلەیان کردم لەوێ و چاوپێکوتنێکم کرد دوو جار لە دوایەوە ئەوانیش پرۆژەکان بەرەو پێشەوە بردم هاوکارێکی زۆریان کردم لە هاوردەکردن و لە کڕینی. ئەویم لە دوو ڕۆ یارمەتی ئێمەیە وەرکشۆپی تایبەتی بۆ ئەکردینەوە کە ئەوە زۆر هاوکاری بوو لە بۆ بەڕێوەبرنی سۆشیال میدیاکانمان چکەم بە شێوەی ئۆنلاین ئیشەکەم ئەوە یارمەتی دەرم بوو کە چەند قۆناغی هاتمە پێشەوە لەگەڵ ئەوەشا بڕێدا هاتی بۆ دیاری کردین ئەوەش من هەمووی پێداویستەکانی خۆمم پێدابین کرد. دەورەکان هەر لە ئەساسی بزنس و ئامادەکردنی پرۆژە و هەروەها چۆنێتی نووسینەوەی بزنس پلان و مارکت ریسێرچ و لە دواییشە دوو هەفتە تێر و تەسەلی هێڵە گشتیەکان و سەرەتاکانی لایەنی دارایی بزنس و پرۆژەمان وەرگرت کە ئەمە بۆ ئێمە پاشخانێکی زۆر زۆر گەورە بوو بۆی توانی پرۆژەکەمان بە باشی دەست پێ بکەین. ئەم دەورانە یارمەتێکی زۆر زۆری ئێمە یاوە لەوەی کە بزانین ئیش بۆ کێیەکەین ئیش لەکوێ ئیشەکەین ئەو کەسانێ مەشتەکانی پێفرۆشین کێین مشتری خۆمان بناسین. لە ڕاستیە ئەگەر ڤم نەبووە ئێمە نەمانەتوانین ئەم پرۆژەیە سەرڕێگا بخەین لەبەرەوەی پێویستمان بە فەندێکی باشە بوو بۆ
ئەم کارە. بوو من مۆمەکانم دروست دەکرێت مۆمی سادە بوو بەڵام لەگەڵ ماتوانین براندین و پاکیجینێکی تایبەتی بۆ بکەم کە یەکێ بوو لە هەر خەونە گەورەکانی من کە مۆمێ بنێرمە دەرەوە بۆ هەر کڕیارێ بێت تەواو پاکێجێکی کامل بێت لە بەسیترین شتۆ تا گەورەترین شت ویم فاوندیشن هاوکاری من بوو. هیچ دامەزراوێکی تر نییە بەم شێوەیە کە بەبێ قازانج بەبێ هیچ قازانجێک لێ وەرگێتەوانێ بەبێ دواتر داوای پارە و سود و قازانجی پرۆژەکەتی لێ بکا بێ یارمەتی باوەکو گەنجە دەستە بگرێ و توانی ئیشە بێنێ بیخەیتە سەر پێ بەم فاوندیشن هەساوە بەم ئیشە. وا لە کارسازەکانەکە پشت بە خۆیان بەستن پێویست ناکەنی چاوەڕێ حکومەتکەن دامەزرانیان بۆ بکە ئێستا هەرێک لە ئێمە لە کارسازەکان دڵنیام چەند کارمەندێکی کەی لەگەڵا ئیش ئەکا. دەیان گەنج هەیە هاوتەمەنی من یان لە خوار منەوە پرۆژی جوانیان هەیە ئایدیای زۆر باشیان هەیە بەڵام فندێک شک نابن لایەنێک شک نابن کە پاڵپشتیان کە بۆ ئەوەی پرۆژەکان کەنە ئەمری واقع لە ئایدیاکەی مشکیانەوە بیان نەسەر ئەرزی واقع جێبەجێ بکەن و ئەمە هاوکارێکی گەنجانە کات بۆ ئەوی پرۆژی خۆیان دەست پێ بکەن و لە هەمان کاتە هەلی کار بۆ خەڵکی دیکەش ڕەخسێنێ هەر پرۆژەیە کە دەست پێکرێ لەگەڵ خۆمانە 3 کەس 4 کەس ئەچێتە سەر کار و هەلیکاری وە دروستە بێ و ژێوی ژیانی پێیاکات. من پێشتر بە تەنها خۆم کارەکانم ئەکرد بەڵام لە ئێستا دوو کاسی کە هاوکاریم ئەکەن یەکێکیان کارەکانم بۆ بەڕێوە ئەکەوە لە ئێستا خەڵکی کەشم فێرکرد کە مۆمەکانیش بەرهەم بێنێ وەکو خۆم. ئەوانی کە ماڵ و ئایلەشیان هەیە توانیوانە بێن لەگەڵ منە کار بکەن و بۆتە سەرچاوی هەلی کار بۆ زیاتر لە 2 کەس 3 کەس لەگەڵ منە کارەکە. من لە ڕێگەی ئەم پرۆژەوە هەلی کارم بۆ کەسی کەش ڕەخسانەوە هەوڵی نیشەکەش بەرەو پێشبەرین هەلی کاری زیاتر بە ڕەخسێنی لە داهاتوە. دەستخۆشیم بۆ دامەزراوی بم هەیە دووادارم ڕێکخراوەکانی دیکە و دامەزراوەکانی دیکەش بەم جۆرە هەل بۆ گەنجان بڕەخسێن تاوەکو هەلی کار بۆ گەنجان دروست ببێ و هەمومان پێکەوە ئابووری وڵات و کەرتە جیاوازەکانی وڵات دەرو پێش بێت.